پاراستن، تەندروستی و پەروەردە یەکێکە لە دیاریترین ئەو ئامانجانەی کە ڕێکخراوی منداڵپارێزی کوردستانی لەسەردا مەزراوە. 29 ساڵ تێپەڕ دەبێت بە سەردامەزراندنی یەکەمین ڕێکخراوی خێرخوازی قازانجنەویست لە هەرێمی کوردستان لە بوارەکانی خزمەتکردن و هاوکاری مادی و معنەوی و سێکتەرەکانی تەندروستی و کۆمەڵایەتی و پەروەردەیی کە ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان پێشکەشی دەکات. ئەم ڕێکخراوە خێرخوازیەی بواری منداڵان بۆ یەکەمین جار لە 16ی نۆی ساڵی 1991 لەلایەن خات و هێرۆ ئیبراهیم ئەحمەدەوە دامەزرا و ئیدی لەو ڕۆژەوە بەدواوە بۆتە پەناگەیەک و پاڵپشتیەکی گەورەی منداڵان و بگرە گەنجانیش. مناڵپارێزی کوردستان چەند بەرنامەیەکی هەیە، بەرنامەی تەندروستی هەیە کە ئەتوانێت بڵێن ساڵی ڕابردوو بەداخەوەم ساڵبەوەی کۆرۆنا نەمانتوانی، ساڵی ڕابردوو زیاتر لە 500 مناڵ نێراوەتە دەرەوەی وڵات بە مەبەستی چارەسەرکردن. گرتنە خۆمان هەیە کە نزیکەی 1300 مناڵ ماگانە موچە وەرەگرێ کە بەردەوام هاوکاریەکرێت لە سێکتەری پاراستنی مناڵانە کە کار بۆ مناڵی ئیشکەرەکرێەوەی کە لە ترافیکانە کە ئەیبینرێ. ئەمێمە تیمێکمان هەیە لەگەڵ قایم قامێت بەردەوام سەردانیەکرێ بۆی هاوکاریان بکرێت. کازیوەکانمان ئەتوانی بڵین لە ئێستا 5 کازیوەمان هەیە، کازیوانە ڕۆژانە زیاتر لە 100 مناڵ ڕویان تێیەکە. ئەویش ئامانجمان لەوەیە کە لەبەر خودپارێزی ئەوە نیە کەمترین مناڵ ڕووبکات بە ستایلی خودپارێزی ئەمە پرۆژۆینەکانمان کەی گەنجانەکانیشمان بە هەمان شێوە کە ئەتوانی بڵێن دوێنێت تەنها لە سنتەری چالاکی گەنجان زیاتر لە 150 گەنج ڕویان لە سنتەر کردو کە بەشدارن لە خولەکانی مناڵپارێزی کوردستانە، جگەل لەوەی کە ڕۆژانە هاوکاری توشبوانی مناڵانی توشبوو بە شێرپەنجاکرێ لە سنتەری نەخۆشخانەی هیوە. یەکێکی دیکە لە ئامانجە دیار و هەرە گەورەکانی ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان پێشکەشکردن و دابینکردنی دوا ڕۆژێکی باشترە بە منداڵان و گەنجان لە ڕێگەی چاکردن و دابینکردنی پێداویستی جۆرا و جۆری مادی و تەندروستی و کۆمەڵایەتی و ئابووری و پەروەردەییەوە. بە جۆرێک ساڵانە لە ڕێگەی ئەم ڕێکخراوەوە 500 منداڵ با مەبەستی چارەسەرکردنی تەندروستی ڕەوانەی دەرەوەی هەرێمی کوردستان دەکرێن و لەوێ چارەسەریان بۆ دەکرێت. کارەکانی مناڵپارێزی کوردستان بە میکانیزمێک بەسەر چەند سێکتەر و بەشێک دابش کراوە بۆی هەر کەسێک بەرپرس بێ لە هەر لایەنێک کە منداڵ پێویستی پێێتی لە چەند سێکتەرێکا خۆی بینێتەوە کارەکان. سەرەتا سێکتەری گرتنەخۆ ئامانجلەی پێشکەشکردنی هاوکاری مادی و کۆمەڵایەتیە بۆ خێزانانی کەم دەرامەت و بێسەرپەرشت ماوەی چەندین ساڵە توانیوێتی ژمارەیەکی زۆر لە منداڵەکان هاوکار بن بە مەرجی ئەوەی بەرداوام بن لە خوێندن و بۆ ئەوی پاشە ڕۆژێکی باشتریان هەبێ بۆ خۆیان و خێزانەکان و بۆ کۆمەڵگاکەش. لە ساڵی 90ەوە هیچ شوێنێک نەبووە کوولانەیەک وابێ بۆ مناڵان و کوماڵی خۆیان یان گەنجان و کوماڵی خۆیان تیادا هەست بە ئارامی بکەن یان پشتیان بێت. ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان هەر لەو ساڵەوە لانەیەکە بۆ مناڵان بۆ گەنجان کە خزمەتیانەکە لە هەموو بوارەکانە. ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان خاوەنی گەورەترین پرۆژەیە، ئەویش پرۆگرامی لەخۆگرتنی منداڵانی هەژار و کەم دەرامەت و دەستکورتە کە لە ڕێگەی ئەم ڕێکخراوەوە ساڵانە بە هەزارەها منداڵ لی سوودمەند دەبن لە بوارەکانی پەروەردەیی و فێرکردن و کۆمەڵایەتی و دەرونی و کە پێدەگەیەندرێن و دوا ڕۆژێکی باش و ڕوونتریان بۆ دابین دەکرێت. گۆران سەید نووری، گەلی کوردستان، سلێمانی.